پرسەیە و مامۆستایە کە لە ڕۆژی لافاوەکەی چەمچەماڵ تووشی شۆک دەبێت و جەڵدەی مێشک لێی دەدات. دوای هەفتەیەکمانەوە لە نەخۆشخانە شەوی چوارشەمە لەسەر پێشەمە بەو هۆیەوە گیانی لەدەستدا. هاوسەری مامۆستا کوردستان دەڵێت خێزانم تووشی شۆک بووە و ترساوە بۆیە جەڵدە لێی داوە و گیانی لەدەستداوە. لە ڕۆژی سەرەتای ئەو لافاوە تەمەنم خێزانی من تقریبان 4 ڕۆژە بۆ مناڵی بووبوو. مامۆستایەکی بەڕێزە ئێتر لە کاتی بارانەکەی بەڕاستی ئاوێکی زۆر لە حوشکەمانە کەڵەکە بووبوو. دوایەوەش لە چی پەیج و خۆ دەزانین لە پەیج و فەیسبوک و ئەمانە پەخشەکرا خێزانەکەی منش تۆزە حەساسە بۆ ئەو ئێتر ئاو لە بین دیوارەوە هاتە خوارەوە بەڕاستی ئێتر سەدمەیە لێدا تووشی شۆک بوو. ڕاستەکەی ئیترە و مناڵی باشیە بوو خەریب و بەرەوە بێ خۆم فریای کەوت و وتم ئاساییە کێشە نییە من خۆم لەگەڵتانم ئیتر ئاگام لێ وەزەی بەراو خراپتر لە ڕۆیشت ئیتر هەتا هۆشیشی بوو هەر لەگەڵ خۆی بووم ئیتر ئەو کاتەی هەتا هۆشیە بوو هەر هاوەری لە مناڵەکانی کرد و ئاگاو لێیان بێ وتم خەمن نەبێ ڕاستەکەیشی تر کە شۆکەکە لێدا زەختی بەرزەوە بوو وکاری ئەو سەختەیش بووە ماوەی جەڵدە لە مێشکیا و وەفاتی کرد. مامۆستا کوردستان مامۆستای گرێبەست بووە لە چەمچەماڵ و تەمەنی 35 ساڵ بووە کە سوکارەکەی داوا دەکەن حکوومەت بڕیارێکی تایبەتی بۆ دەربکات تا مافی نەفەوتێت و موچەیەکی تایبەت بۆ خێزانەکەی ببڕنەوە. ئەم خوشکەم 12 ساڵ مامۆستای خۆ بەخش بووە ئێستا چوار ماڵی بەجێماوە لە دای خۆی هیچ شتێکی نییە داواکەین حەق و حقوقی و ئەمانە لە وەزیری پەروەردە چای بە شتەکانیان بکێشێتەوە بەشکەم ئینشەڵڵا ئەمە لێ شتێکی بێ و 12 ساڵی نەفەوتێ. داواکاری ئەم ماڵە بە حەقە داواکارێکی زۆر بەسیط ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕووداوانە بکرێتە شەید لەبەرەوەی ئێمە حاڵەتی ترمان هەبوو وەکو کاک موختارمان هەبوو لە هەڵەبجەکە سەرۆکی حکوومەت یەک فەرمانێکی وزاری بۆ دەرکرد و کردێ شەید. ئێمە داواکاری لە سەرۆکی حکوومەت و لە جێگیری سەرۆکی حکوومەت فەرمانێکی وزاری بۆ دەرکردن بکرێتە شەید لەبەرەوەی ئەمە حاڵەتێکی سروشتیە بەپێی یاساش هیچ ڕێگریەک نییە لەوەی کە بکرێتە شەید. لای خۆیەوە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ ڕایگەیاند هەرچی پێویست بێت بۆ هاوکاریکردنی کەسوکاری مامۆستا کوردستان دەیکەن. سەرەتایمە پرسە و سەرخۆشی خۆمان ناڕاستی بنەماڵەکەیەکەین بەڕاستی گیان لە دەستانی ئەم مامۆستایە بەڕاستی زۆر کارەساتێکە بەڕاستی بۆ پەروەردەی چەمچەماڵ کە لە دەستانی مامۆستایەکی گرێبەستە ئەم مامۆستای مامۆستایەکی گرێبەستە لە پەروەردەی چەمچەماڵ وەکو لایەنی دارایی و ئەمانە هیچ شتێک شوونی ناکە وەکو بڵین وەکو خاننشین و ئەمانە بەڵام ئێمە ئەگەر هەر نووسراوێکیان بێوێ ئەتوانین نووسراویان بۆ بکەین بۆ ئەو لیژنەی کە لە قایمقامەتی چەمچەماڵ هەیە بۆ بژانەوەی چەمچەماڵ بۆیانەکەین بەسەرچاو. بە وەفاتی مامۆستا کوردستان مزر باهۆی کاریگەری لافاوی چەمچەماڵەوە ئامارەکانی گیان لە دەستدان بۆ 3 حاڵەت بەرز بووەوە ئەمە جگە لە زیانە مادیەکان کە بە سەدان ملیۆن دینار دەخەمڵێنرێ. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.